کەسانەی ئەو پیاوانەی ئەو خەڵکانەی کە لە بادینانە بینیمان لە ئەم هەفتەی ڕابردوودا ئەمە دوو-سێ ڕۆژەمەوە پێش کە بینیمان حکمیان بەسەرادان حکمێکی زاڵمانەی نادادگەرانەی ستەمکارانە 5-6 کەس 6 دانە ساڵ حکم بدرێن لەسەر ئەوەی کەوا بە فەیسبوک ڕسمی ئەو تەنکەرە نەوتانەیان گرتووە کە نەوتیە وڵاتە دزن و ئەیبەن بە وڵاتان بە مەسوول و کار بەدەستەکان. ئەو کچە جوانە چاوگەشانە ئەو مناڵانەی کە لە بەردەمی مەحکەمەی ئەو لێرە فرمێسک بە چاویاندا داهاتە خوارەوانەیە. ئەم مەسوول و سەرکردە و سەرۆک و کار بەدەستانە ئەم فەرمانڕەوا و سەرکردە و سەرۆکانەیە وڵاتە دڵیان ڕق بووە جیرفانیان ڕق بووە ویژدانیان ناجوڵێ بەرامبەر بە میلەتی خۆیان. ئەو فرمێسکانەی لە چاوی ئەو مناڵانە هاتن من ئەزانم فرمێسکەکانیان چەند بە ئازارە. ئەم مەسوول و کار بەدەستە دڕق و دز و گەندەڵانە تێناگەن چونکە ئەو شەوەی کە هاتن منیان برد ئاگام لێبوو مناڵەکانم کە بە چەند حەسرەتەوە ئەگریان هاواریانە کرد و فرمێسک بە چاویاندا داهاتە خوارەوانەیە بەڵام ئەوان ویژدان لە دڵیانە نەبوو. ئەو مەسوول و سەرکردە و سەرۆک و حاکمە قەڵەم فرۆش و ناعەدلانەی کە ئەم بڕیارەیاندا ئەو 5-6 کەسە لە هەولێرە لە دادگاییەکی ناعەدلانەی گەندەڵانەی نادادگەرانەدا 6 ساڵ بڕیاری سزنیان دەرکرد بۆ ئەو کۆمەڵە خەڵکەی ئەم کوردستانە کە داوای مافی خۆیان کردووە داوای موچەی خۆیان نەکەن داوای مەعاشی خۆیان نەکەن داواکەن ماڵ و مناڵەکانیان بەخۆشی بژی بەڵام ئەم مەسوول و کار بەدەست و سەرکردانە تێناگەن خۆ دەستی دوژمنیان نێناوەتە وڵاتەکەوە کاکە ئەی داوای مافی خۆی نەکا لەبەرەوە و فرمێسکەیە و مناڵە چاوگەشانە ڕشتیان کە دڵی هەموو خەڵکی ئەم کوردستانەی هەژان کە هەموو ژن و پیاوێک هەموو مسڵمانێکی بە عیزەتی خاوەن ویژدان دڵی هەژا و فرمێسک خۆی نەدەگر بە چاویدا داهاتە خوارەوانێ. ئەم فرمێسکەی ئەم مناڵ لە چاویە مناڵانە هات جیاوازی زۆرە لەو فرمێسکەی لە چاوی مەسکوڕی مەسوول و مناڵی مەسوولەکان دێ چونکە مەسوول و سەرکردە و کار بەدەستەکان مناڵەکانیان گریان نازانن ناخۆشی نازانن بێپارەی نازانن هەموو ژیانیان خۆش و قەسر و قوسور و های لایب و کۆشک و تەلار و ڕابواردنی وڵاتان و پارە و دەفتەر لە بەردەسا ئەنواعی سیارە و مۆدێل و ناو کەناری بەحری وڵاتانیان هەیە ئەمان فرمێسک بە چاویان نامناڵەکانیان نایەتە خوارەوە. ئەگەر فرمێسکیش بێ لەسەر ئەوەی کە پارەکەی کەمە و شوقە و vێلاکەی کەمە بەڵام فرمێسکی چاوی مناڵی مەسوول و سەرکردەکانی وڵاتە فرمێسکی زاڵمانەیە. ئەو فرمێسکەی لە چاوی مناڵ و نەخۆش و کەمەندام و هەژار و داماوێکی ئەم وڵاتە دێ فرمێسکی کەسێکی مەزڵومە کە لای خوا و فرمێسکانە زۆر بەڕێزن ئەگەر لە دنیاش تۆڵەی بۆ نەکاتەوە لە قیامەتە بە دڵنیاییەوە شەرمەزاریانەکە. مەسوول و کار بەدەستەکان سەرکردەکان ئێوە بۆ لە وڵاتەدا میلەتەوا لێەکەن بۆ بە میلەتی خۆتانی نازانن بۆ زوڵمیان لێەکەن بەرمی لێ نەوت کاتی خۆی بە $12 و $10 و ئێستا نازام خۆتان ئەزەن بەسەر و $6 ئیتر ئەم معاشە بۆ لێ برن بۆ ماڵی خەڵک ئاوا لێەکەن. وەڵڵا لەبەر دزی و درۆزنی و گەندەڵی و نەعەدالەتی و پارە خواردنی ئێوەیە پارە بەش ناکا ئینە پارە هەموو کەس ێزانێ زۆرە لە وڵاتەدا. بۆیە ئەم مەسوول و سەرکردە و کار بەدەستانە ئەگەر ویژدانیان هەبوایە فرمێسکی ئەو مناڵانیان بینی لە ڕاگەاندنەکانەوە وەڵڵا دەستە و بەجێ بڕیاری ئازادکردنیانەدان. بۆیە داواکەم لەم سەرۆکانی ئەم وڵاتە هەموو سەرکردە و سەرۆکەکان سەرۆکی حیزبەکان ئەگەر ویژدانتانەوە میلەتی خۆتان خۆشەوێ بە زووترین کات ئەو کەسانە بەرەڵاکەن و سزانە خاڵیەکەن چێتان گرتووە سزنیە وڵاتە بۆ خەڵکە کە داوای مافی خۆیەکە ئەمانە ئەگرنەی خەنە ژوورەوە دز و مافیا و چەتە و گەندەڵ و ئەوانەی سەرەت و سامانی وڵاتە بن ئەوانەی دەستیان بە خوێنی خەڵک سوورە خەڵک بە ناڕەوا کوژن لە وڵاتەدا بەبەرچاوی ڕاگەیاندن و حکومەتەوە بەریانەدەن و کەسیش پێی ناڵێ بەری چاوتان کلیپێوەیە. ئەو حاکمە خۆفرۆش و قەڵەم فرۆش و شادە فرۆشەی کە زۆر ناعەدلانە ئەو بڕیارەیدا 6 دانە ساڵ ئەمانە سزن بکرێن وەڵڵا قەڵەمەکەی خۆی فرۆشتووە شادەکەی فرۆشتووە ژویژدانی فرۆشتووە. بۆیە بەو حاکمە و هەموو حاکم و دادوەران ناڵێم لەم کوردستانەدا ئێوە چی لە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلمەکەن کا فەرمێ 3 حاکمان هەیە دوانیان جانمیەکیان باشتیە ئەو کەسەیان کە باشتیە حەقەکە ناسێ حکمی پێکا
ئەوانی تر حەقەکە ناسن بەڵام حکمی پێ ناکەن بۆ مەسلحەت و پارە و مەسوول و سەرکردەکان دەمی خۆیان نەگرن ناوێرن خۆیان نەفرۆشن و ویژدانیان نەفرۆشن قەڵەمەکە و قیامەتی خۆیان نەفرۆشن ئەی حاکمی خۆفرۆش ئەی ئەو حاکمەی ئەم بڕیارە ناعەدلانەت داوە لەسەرەوەی کەوا ڕسمی تەنکەرە نەوتی گرتووە لە وڵاتە بردوێتی بۆ دەرەوە ئەڵێ بۆ دەرەوە تەنکەرە نەوتەکانە دزرێ جا تۆ بێی سبێنێ لەسەر متارە من محکەمەکەی و ئیعدامیشم کەی خۆ کەس ڕێی لێ نەگرتووی هەموو چاکان و پاکان و ڕۆشنبیر و ڕۆژنامە نووس و هەموو دڵسۆز و گەنج و لا و ڕشپی و هەموو ژنە باخلاقەکانی ئەم وڵاتە هەمووی داوای مافی خۆی کات تۆ بیگری بیکەیتە ژوورەوە ئەمە کەی ڕەوایە ئەی خوای پێغەمبەر صلی الله علیه وسلم نافەرمێ دوو کەس یەکیان زاڵم بوون یەکیان مەزلوم بوون تۆ نابێ لەگەڵ زاڵم بی ئەبێ لەگەڵ مەزلوم بی ئەبێ دیفاع لەم مەزلومە بکەی نابێ لەگەڵ ئەم زاڵمەیا بی ئەمە فەرمانی خۆ پێغەمبەرە ئێمە بێ هەموومان لەگەڵ مەزلوما بین ئەو حاکمە لەبیری چۆتەوانەیە کاتێک کە بەندەرعەوان لە بەغا حکمی دەرەکرد ئەوی تۆ بڕۆ 5 ساڵ سجن بە تۆ 20 ساڵ سجن بە بەڵام لە دوا جارە خۆشی گیرا و حکمی عیدامی بۆ دەرچوو لە محکەمەدا و بە سزای ڕەوای خۆی گەیشت دنیا وا ڕۆشن نابێ حاکمە دادوەرەکانی ئەم کوردستانە ئێوەم هەموو دزی و فزی و گەند دڵیە لە وڵاتەدا هەیە کوا چێتان گر کام مەسوولەتان ڕسوا کرد کام مەسوولەتان نابر کام سەرکردە و سەرۆکەتان گۆڕی کواوێرن قسەکەن کواوێرن پیا و کوژ بکوژنەوانەیە ئەوێرن ئەوانەی مافیا لە وڵاتەدا ئەمانە بەدادگا بگەن و لەسەر دزی و فزی دەریان کەن یان بۆ ڕەش و ڕوت و ئەژار و داماوە ئازان والله ئەو حاکمانە ئینشەڵڵا لە ڕۆژی قیامەتە خوا تۆڵەیان لێکاتەوانەیە بۆیە هەمووتان لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بینیتان منی ژەوانم بیستووە ئەی ئەو کەسە یەکێ لە جیراوەکان توێتی جەنابی حاکم من تەهدید کراوم واتە ترسێنراوم تویان ئەگەر احتراف نەکەیت و دان بەڕاستیەکانتان نەنێی وەڵا ژنەکەت خوشکەکەت خێزانەکە دایکت دەیەنین لە بەرچاوی خۆ تەعدایان لێکەین ئەی جەنابی حاکم بۆ نەدوێرا قسەکەی تەعدا زۆر گەورەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ غیرەتی نەبێ لەسەر ناموس و خێزان و کچ و ژن و شەرەف و ناموسی ئەو کەسە ئیمانیشی نییە ئەو کەسە نەفسی نزمە ئەو کەسە لە داری سەم خەریکە بڵێ مەچێتە دەرەوانێ ئەوانە تادید و ڕەشان لێکراوە بە ئەخلاق بە ژن و بە خێزانیان کەچی تۆ فزە لە دەمتەوە ناتە دەرەوانێ وەزانی هەولێر و دهۆک شامی شەریفە ئێکاکە جان تۆ بە عەسکەر و پۆستاڵ و بە هێز و بە تفەنگ و بە زۆر دەمی خەڵک بگری هەر سەر کۆڵانێک و پڕبێت لە دەیان ئاسایش و پۆلیس و هێزی ئەمنی ئێبرا خەڵک چۆن ژیانی کە بزانێت سووری عیدامەکرێەوە کوژرێ لە ماڵی خۆی دانیشێت تاخوا دەروی خێری لێ دەکاتەوانەیە بۆیە دادوەرەکان حاکمەکان ئەم وڵاتە وێران بوو ئەم هەموو نادی و کافتریا و مەلای شەوانە لە سلێمانی و لێرە کرێتەوە ئەم هەموو ئافرەتە خۆفرۆش و لەشفرۆشیان هێناوە مەسوولی لە پشتەوەی ئەی بۆ ناوێرن مەسوولەکان دادگایکەن بڕۆن لە ڕاگەیاندنەکانە لە یوتیوبە ئەبینی ئەم هەموو ئافرەتە هاتووە بە کوردی قساکە بە عەرەبی بە تورکی بە فارسی بە ئینگلیزی بە کوردی هەموو گەنج و لای ئەم وڵاتە تووشی ئای دز و لەشپی خراپ ئای دزایی و نەخۆشیەکە ئێوە بۆ ناوێرن قسەکەن ئەم مەسوولانە بۆ ناوێرن لە بەردەمیانە قساکەن بۆ لە پۆست و پلە و پایەکەتان ئەترسێن ئێ بالات بەرن بالامان بەرن ترسی بۆ چییە ئێمە شەڕ نافرۆشین دڵسۆزی دین و وڵات و میلەتمانین بەڵام خوا هەمومان واللهی محاسەباکە من چی بکەم لە مامۆسایەکی ئاینی با 20,000 کەس لە دوایەوە نێشکا کەم 20,000 کەسە دەست بە کڵایەوە بگرێ دژی زوڵم و ستەم و نەعەدالەتی و گەندەڵینەوە سێتەوانێ نێژ و ڕۆژۆکەوە زامیت ئیسفادێکی پێ ناگەێنێ ئەو مامۆستایەش خەڵک بەنج و گەمژاکە ئەو ڕۆشنبیر و قەڵم بەدەست و نووسەرانەی کە ئەیانەوێ قەڵەمەکانیان نەفرۆشن بۆ پارە و پۆست و پلە و پایە و لە مەسوولانە دوورکەونەوانەیە عیبە دەسەڵ بگرن ویژدانتان نەبێ خۆتان مەفرۆشن قەڵەمتان مەفرۆشن دینتان مەفرۆشن قیامەتان مەفرۆشن وەڵڵا عیبە ئێوە ئەمانە ئەکەن لە پێناوی بڕێ پارەدا بۆ مەسوول و سەرکردە و سەرۆکەکانی ئەم وڵاتە بۆ حیزبانەی کە دەسەڵاتدارن بۆ حیزبانەی لە وڵاتەدا دەستیان لە دزی سەرۆت و سامانی وڵاتەدایە دڵنیابن پێتان ئەڵێم ئەزانم خۆشتان چاگەزانن کە لە سەدا هەشتایە میلەتە دڵی لەگەڵتان نەماوە خەڵک ئومێدی پێتان نەماوە ئێوەی ناوێ بەس ماستا و چیەکانی دەوروبەرتانن ئەوانیش بۆ مەبەست و مەسلحەتی خۆیانن وەڵڵا گوڵەڵەتان بکەوێتە لێژی ئەوان لە پێش میلەتەکەوەی مە پێمان عیبە بین کۆشک و تەلار و وێلاکانتان هەڵوەشێنین و بانقەکانتان دزی لێ بکەین ئەوان دزیتان لێکەن ئەوان سەرۆت و سامانتانە بن ئەوان دژان دشتان دەوەستنەوانێ و
ئەو کاتە ماڵ و پارەکانتان نەبن دەی سەرکردە و سەرۆک و کار بەدەست و مەسوول و فەرمانڕەوەکانی وڵاتە بیکەن بە خاتری خوا ئەگەر لەبەر خاتری خواش ئەڵەن ئیمانمان نییە خۆ بەس بە زمانیمانتان هەیە لەبەر خاتری ئەو میلەتە چاو لە وڵاتانی بێگانەکەن خۆی وەستە ئەوروپا دەسەڵگرن لە زوڵم و ستەم ئەو جیراوانش کە جیراون بە ئازادکرێن و هیچی تر خەڵک لەسەر ماف و حەقی خۆی مەگرن ئەی ناخوا شەرمەزاری دنیا و قیامەتانەکە